شاری کەرکووک لەژێر دروشمی کەرکووک کۆمانەکاتەوە هوەریش زمانمانە چوارەمین پێشەنگای شێوەکاری هونەرمەندانی عێراق لە شاری کەرکووکی خۆشەویست دەکرێتەوە. بە دروشمی کەرکووک کۆمان دەکاتەوە و هوەری زمانمانە ماڵی ڕۆشنبیری لە کەرکووک چوارەمین پێشەنگەی شێوەکاری بۆ هونەرمەندانی عێراق کردەوە. پێشەنگەکە لە هۆڵی مۆڵۆف کەرکووک لەژێر چاودێری پارێزگاری کەرکووک ڕێکخرا بوو. ڕێخستنی پێشەنگەکە باوڵێک بۆ پێشخستنی هوەر لە قەڵەم درا. دیارە هونەرمەندان و ڕۆشنبیران ئەیانوێ لە ڕێگەی ئەم تابلۆ هوەریانەوە ئەیانوێ پەیامی خۆشەویستی با خەڵکی شاری کەرکووک بگەێنن، ئەیانوێ لە ڕێگەی ئەم هونەرمەندانەوە کۆشکی ڕۆشنبیر ئەوێت بە خەڵکی شاری کەرکووک بڵێ بە هەموو محافەزەکانی دیکە بڵێ ئێمە هەین، ئێمە توانین بە هوەر تاسیراتی خۆمان بگەین لەسەر هەموو نەتەوەکانی شاری کەرکووک، ئێمە ئەتوانین لە ڕێگەی هوەرەوە خۆشەویستی و برایەتی لەناو نەتەوەکانی شاری کەرکووکا بسێنین. میوانان بە خۆشحاڵیەوە لە گرنگی پێشەنگەکەیان ڕوانی و هیوایان خۆست لە ڕێی هوەرەوە خزمەتی زیاتر باشتی و پێکەوە ژیان بکرێت. پێشانگایەکی شێوەکاری گەورەیە کە ماڵی ڕۆشنبیری کەرکووک ئەنجامی داوە. هونەرمەندان لە پارێزگا جیاوازەکانی عێراقەوە هاتوون، بەشداریان تیا کردووە. سیمایەکی هوەری و ڕۆشنبیری جوانە کە لە شوێنێکی جوانی شارەکەشمان ئەنجام دراوە. ئەوانەی بە تابلۆکانیان بەشدارن هونەرمەندی دێرین و گەنجیشیان تێدایە. ئەم چالاکیە وەک جەژنێکی هوەری بۆ کەرکووک وایە کە هەموو ڕەنگەکانی تیادا کۆبووەتەوە. چوارەمین پێشەنگەی هونەرمەندانی عێراق لە کەرکووک بۆ چەتری کۆکەرەوەی هونەرمەندانی پارێزگاکانی عێراق بەشێکی سەرەکی لە کارنمایشکراوەکانی پێشەنگەکە گوزارشت بوو لە پێویستی کۆمکردنی ئاشتی و پێکەوە ژیان لە عێراق